دکتۆر فەرید سەفەری پسپۆڕی وزەی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لەسەر پرسی وزەی رووسیا گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. دەتوانین بڵین وزە جێگای چەکی ئەتۆمی گرتووەتەوانێت لەم جەنگەدا و بۆچی؟ سڵاو ڕێز، بەڵێ تا ڕادێکەتانین وا بێژین بەبوونیەوە کە وزە هێزێ سەرەکیە لە دنیای ئەمڕۆوە و ئەتانێت جێگەیەکە ڕۆڵی زۆر گرنگی بێ لە ژێۆپۆلیتیکە کە ئەدبینین کە دوای ئەوە کە جەو شەڕی ئۆکراین ڕۆیدا بەڕوونی بەرامبەر بوونەوە ئەوروپا و رووسیا و رووسیا کە 40% گازی دەرواقع ئەوروپای هەناردا کرد، ئێستا زۆربەی ڕاوەستان کە ئەوروپا لە پێیەکە جێگیری کرد و لەم جێگیرکردنا ئێستا وینین کە سنووری نرخی داناوە بۆ رووسیا کە ئەو سنووری نرخە ئەوێتە باعیسەوە کە وڵاتگەلی تر نەتان بسێنن نەوتی رووسیا و رووسیا تووشی کێشەی ئابووری کە ئەم کێشە ئەوێ ببینی بەرەوپام لە چ رووسیا وڵاتەکانی خستە ژێر مەترسیکە لەم مەترسیا ئیتر نەوت هەناردن ناکات، بەڵام ئۆپێک و وڵاتگەلی تر و وڵاتگەلی ڕۆژاوایی ئەوێ بزانین کە پلانیان چەس ئەزانین کە عەرەبستان و وڵاتگەلی تر هێزی ئەوەیانە هەست کە هەناردەکردنیان بۆنە سەرتر لەم ماوەیە لە ساڵی داهاتوە و بتانێ ئەوە جبران و بکاتەوە. لە عین حاڵە ئەزانین کە ئەوروپا ها بە شوون جێگیرکردنی ئەو گازی رووسیا و لە ڕێگەلی جیاوازەوە دانیکی وزە جێگیرەکانە و LNG یا گازی سروشتی مایع کە لە قەتەر و ئەمریکا و جێگەلی تر. باشە دکتۆر، یەکێتی ئەوروپا و وڵاتانی G7 بڕیاری سنووردارکردنی نرخی وزەی رووسیایان داوە. زەرمەندی یەکەم کێیە لەم بڕیارەدا؟ رووسیایە یاخود وڵاتانی ئەوروپا خۆیانن؟ ئەم سنووردارکردنە لە دەرەجەی یەکۆما بەڵێ رووسیا و ئابووری رووسیا خاتە سەر مەترسی، بەڵام ئەگەر بەگشتی چاولێکەین کولی یا بەگشتی بازاڕی وزەیش بە جۆرێکە خاتە سەر مەترسی و ئەوێ جێگیرکەلی بۆ دابمەرزنێت کە ئیسا وینین ئەمریکا کە تەک ڤێنێزوێلا باش بووگا پێی خۆشە کە ڤێنێزوێلا دوارە بگەڕنێتەوە ناو بازاڕی وزە و ئەوە یەکێ لە شکلێکە کەتانی جێگیری ئەو نەوتی رووسیا بکە لە ئەگەری ئەوە کە رووسیا هەناردنەکردنەکە ڕاوەستنێ بۆ وڵاتگەلە. بەڵام من پێم واسە کە لە درێژخایەنە ئەوە رووسیاس کە بازەن دەست، بەڵام لەم چەند مانگە ئەوەلەوە هەست کە رووسیا ئەو هەناردنەکردنە قەتکاوە بڕێک تووشی کێشەکات بازاڕی جیهانی نەوت و نەوت بڕێت بەرەو 90 تا $100. بەڵام لە درێژخایەنە ئەمە بە قازانجی ڕۆژاوا و ئەوروپا. باش، وڵاتی چین و هندستان کە ئەو دوو وڵاتە سەرەکیان ئێستا مامەڵەی وزە لەگەڵ رووسیاکەن، ئەو دوو وڵاتە دەتوانن ببنە جێگرەوەی وڵاتانی ئەوروپا بۆ رووسیا، چونکە رووسیاڵە من زەرەت ناکەم لەبەرەوەی ئەو دوو وڵاتە هەن بۆی مامەڵەیان لەگەڵ بکەم. دروستە، ئەلبەتە ئەمە باسی فقط هەناردەکردن نییە، یعنی باسی ئەوە نییە کە چەندێک پارە بۆڵگرێ، باسی ژێۆپۆلیتیکیش هەست، ئەوەی کە رووسیا بڕێک لە بازارگەلی تری خۆی لە دەسات و هند و چینی شەخاتە ژێر مەترسی چون ئەمێنن لە بینی رووسیا و وڵاتە ڕۆژاواییەکانەوە بە قازانجیان ناوێت. ئەلبەتە چین لە ڕێگەی خەتلولە و ئەتانێ وەری بگرێت کە بڕێ وەزی باشترە، بەڵام هند بڕێکە کەفێتە بینی ئەو وڵاتگەلی ڕۆژاوایی و رووسیا و ئەوێ بزێنی چۆن هەنگاوەڵەگرێت بڵم داهاتووە بەرەو گردنی نەوتی رووسیا ئەچێت کە ئەو نەوت رووسیەشەوێت لە ئێرانە و یا لە وڵاتگەلی ترەوە بێت کە ئەویشە خۆی دۆخێکی ژێۆپۆلیتیکە کە ئەوێ چارەسەر بکرێت. بەڵام بەلای منەوە رووسیا ئەتوانێت تا ڕادێک هەناردەکردنی بەردەوام کات، بەڵام نەوەک پێش و حتمی مەترسی کە ئابووری تووشیەوێت لە خائنەوە لە ساڵی ڕابرد. کەواتە دکتۆر فەرید، پرسی وزە وا لە کام لایەن دەکات سازش بکە؟ وڵاتانی ئەوروپا بۆ رووسیا یاخود بە پێچەوانەوە؟ بەڵێ ئێمە فەرایندێکمانەست یا هاین لە جریانێ گۆڕانی وزە، یعنی یا ئەنەرژی ترانزیشن
کە ئێمە زانین وڵاتگەل خەریکن بەرەو وزەگەل جێگیرەچن بەرەو جێگیرگەلی گازی سروشتی و جێگیرگەلی نەوتەچن و ئەوروپا لەمە زۆر پێشکەوتووە و ئەوروپا داهاتووە بینێت بەبوونی ئەمەوە من پێم وایە ئەوروپا بەردەوامەوێت لەم سیاسەتگەلا و ئەم یەک ساڵ و ساڵی داهاتووە ئەگەر بە جۆرێک بتانێ تەحمڵی کات و بەردەوام بێت لە داهاتووە لە 3-4-5 ساڵی داهاتووە ئەتوانێت ئیتر پێویستی بە گازی سروشتی رووسیا نەوێت وەلێنا هەست کە رووسیا ئەی دۆڕێن ئەتانین بێژین لەم کێشە و لەم جەنگاوە لە داهاتووە یانێ لە 5 ساڵ و 10 ساڵی داهاتوە ئەوینی کە ئەمە بە قازانجی ئەوروپا و وڵاتە ڕۆژاوایەکانەوێت پس بەلای منەوە ئەگەریش سەختە لەم ساڵگەلا بەڵام ئەوروپا بەردەوامەوێت و ئەمە بە سوودی ئەوروپا دەرەچێت. باش بۆ خۆتان نەزانن ئەوروپا ئێستا تووشی قەیران بووە یاخو دەتوانین بڵێن دەستپێکی قەیرانە بۆ وڵاتانی ئەوروپا تاکو ئەوەندە ساڵە و 10 ساڵێک کە تۆ باسیەکەی ئەتوانێت بەرگە بگرێ؟ ئیمساڵ و ساڵی داهاتوو زۆر گرنگن یعنی ئیمساڵ وە ساڵی داهاتوو پێویستی بە LNG هەست و گازی سروشتی لە سەرچاوەگەلی تر جیا لە ڕووسیەوە بەڵام ئەگەر بچین لە 3-4 ساڵی داهاتووە ئەوینین کە وردە ئەو وزە جێگیرەکان جێگیری گازی سروشتی ئەوێت قەراردادی کە قەتەرا بوویتەوە ئەگەیتە ئەنجام و قەتەر هەناردەکردنەکەی زۆرەکات لە ئەمریکا زۆرتر وەرەگرێت و ئەو کێشە چارەسەرەوێت بەڵام ئەم 2 ساڵە زۆر گرینگە و ئەم 2 ساڵە ئەوێت بڕێک مەسرف یا وەک بێژین داواکردنی گازی خۆی بێرێتە خوارەوە کە ئەوینین سیاسەتگەلی ڕیازەتی بووگە یا بە جۆرێک خەڵکی ئەوروپا کەمتر مەسرفەکەن و بەشی حتا پێشەکاری و بەشی کارخانەگە لەوینین کە 24% هاوردیانە خوارە ئەو داواکردنی گازیانە کە بتانن ئیمساڵ و ساڵی داهاتوو دەوام بێرن تا بڕێت بەرەوە ئەو دۆخەکە ئەوروپا بەگشتی چارەسەری کاو پیرۆزی ئەم کێشە بێت. دکتۆر فەرید سەفەری پسپۆڕی وزەی نێودەوڵەتی لە تۆرنتۆوە گەلێک سوپاس.